پیشێنەوە سڵاوتان لێبێت. ئەم ناوچەیە گوێیەکی زۆر سەرنجڕاکێش و سروشتێکی زۆر دڕفێنی هەیە. بەس تێرێکی پشتی من بکەن خۆتان تێگەن. جایمە هاتوین لێرە بە دوای جای پیچک دەگەڕین کە نێکەس پێڵەن هەندرێشە و ناوەزانستێکەشی ئەیلیۆم ئایرۆفیلیۆمە کە بۆ زۆر شت زۆر باشە بۆ تەندروستی مرۆڤ باشە و بۆ خواردن بەکاردێت. جا ئەو جایە لە شوێنە زۆر سەختەکان و کوێستانەکان دەڕوێت بۆ ئێمە ئێستا لێرەوە بەڕێ دەکەوین بۆ کوێستانەکانی شەیان کە دەکەوێتە دووری 6 کیلۆمەتر لە پێنجێنەوە تا لەوێت پیچک بدۆزینەوە لێکەینەوە لێی بنین. ڕێبەت گەنجە بەسە سەکەمەویشی لاکە ئەوە چێ بۆ شاخەوانی وڵا باش بەخۆ سیارە هەو ئەو چۆن هاتۆ بۆ ئێرە کا کامەرانە دەی بۆ نەمان بە ها بزانی دەستی لێ ڕاگرین بۆستە کاکە بۆستە باشکم بمان بە هێشتا لە لەکوێت ڕێگا کاکە گیانم ڕێگە زۆر دوورە بەشک و سوار ماگەنە تاکوونیە چینە ئەو سەرەوە پیچکەیە لە خزمەتانم دوورە دوور شوێنەکەی دوورە فەرکەون با بڕۆین لە خزمەتانە خوا ناردی خوا نەجاتمان بوو. کاتێکچین بۆ کوێستان و شت بەرەو سەرچین ئەم جارە شانسمان نەبوو سیارەکە هێنانی یەسەرەوە ئێستا بەرەو خوار بچین شوێنەکەیشی زۆر سەختە. سەر پیچک چۆن دەزانن لەم ناوچە هەیە وەڵی هەیە پێم لەم منتیقای نێمە خۆمانی تر بەهۆی ئەوە شارەزاییمان هەیە ئەوەتە ئەوە خۆرە ئەوەتە ئەوانە گشتیان دێوەڵی چی منە دەگشتی هەڵیان کێش هەڵیان کێش دانش وڵی پشتم شکە ئەوەتە بێ ڕێگەستێکەشی دەربێنی ئەوەتە هەلینەوە ئیت خۆیت ئەوە گرستەی دیکەی ڕێگەکەی سپیە وەکو تەڕە پیاس بەڵام ئەمە باریکە وەکو تەڕە پیاز ئێرەی ئەستور نییە گەڵاکەشی یاخود بڵێن لاسکەکەی هەراوە سەوزە بەڵام دیسان وەکو تەڕە پیاز بەلولە نییە ئاوا وەکو کەوەرە تقریبن بەڵام بۆن کە بۆنیەکەی ڕێک بۆنی پیازی لێت. مەچکەکەمان جنی حازرمان کردووە ئێستا هەویر چۆنە شێلین بۆی چی و چیتەیەکی هەویرەکە ئاردەکەێنم تۆزە خەمیرەی یەکەم تۆزە خوێتی یەکەم ئێستا ئەمە تۆزە خوێتی خوێتی یەکەم خەمیرەی یەکەم دوای ئاویتی یەکەم چۆنێک باشە ئەو بەسە دەست و خۆش بێ ئایبی نیە سۆدە خەمیرەی یەکەم و ئاویتی یەکەم جای شێلە چۆنێک سۆدە خەمیرەی یەکەی ڵایتر کەسکەچایەکی تێکە خەمیرە ئایبی نییە خوێش تۆزێکی تێکە سۆدەی ناوێ ئەمە هەر خەمیرە و خوێ و ئات لەگەڵ ئاردەکە شل بێتون بێت چۆن بێ ینی هەویرەکە زۆر شل نەبێ زۆر شل بێ بە عمل کەلانەکە نایە بێت تۆزەیە بەستە بێ